بۆ سای دووەم وەستایی بۆ ڕای ناگری وەکو ئەم خەڵکە ها یەکسای ئەو دیو سیارەیە ئەو دی پشتوش سیارەیە چۆن ناوڕاست جادەی تۆ کاکەی جان برا شیرینەکەم ئیستا هات ئیستا من تۆم بینی کاک ئیستا منە وتراوەسەمە جووریە ئیستا من بە سپیکەرەکە باکتم کرد بۆ سای دووەم وەستاوی بۆ وەکو ئەو خەڵکە ڕای ناگری تۆ ناو بازاری ئێخە جێنیە بێ ناو جادە ڕایگری ئەمە قسەیە ئێمە کوێ ئیسە کوێ ئیسە کوێیە کاکە تۆ مخالفی برا شیرینەکەم سیارە تۆ سایەخی وایە ئیجازەت هەیە سیارە لەکوێ ڕاگیرێت لە تەنیشت ڕەسیفەکە لە تەنیشت شەسێکە ڕایەگری نەک سیارەیە وەستا بێت تۆ لە تەنیشت سیارەکە ڕایگری ئەوە چییە ئەوە چییە ئەوەی پشتەوە چییە کاکە ئەمە قسەیە ئەی ئەمەی پێشەوە تۆ سای دووەم وەستای کاکەی جام چۆن کێشە نییە ئیجازە و سەنوێکەم دەرێ چۆن کێشە نییە تۆ قەڵەبارەکەی دروست کردووە کاکەی جان تۆ لەکوێ وەستاویستە ناو جادەی دییانە بۆ چاوەڕێ وکرا ناو ڕاست جادە نابێ گیانەکەم نابێ تۆ کە تۆ ناو جادە ئەوەسی قەڵەبارەکەی دروست دەکەی وایە حەقی خەڵکانێکی کاو یعنی تۆ بەو شێوە تۆ یعنی هەڵام وایە يعني من دانا نبغى إجازة سنة كم دري زحمة الإمام حاجي